تا دێت مەترسیەکانی بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت. هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێم و ڕێگەکانی بە شاراوەی ماونەتەوە، بەڵام ماوە دەستگامنیەکان دەست بە سەراگرتنی بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر ڕادەگەێن و دەڵێن زۆرینەی بە ڕێگەی قاچاق خاوردە دەکرێت. لە ماوەی ڕابردوودا دەستگای ئاسایشی هەرێم دەستی بەسەر 811 کیلۆ مادەی جۆراجۆری هۆشبەر داگرتووە و لە ناویاندا بازرگان و بەکارهێنەر هەن. هەموو ئەم مادە هۆشبەرانە پاش ئەوەی کە بڕیاری کۆتایی دادگایان پێ وەرگیراوە، ئەمڕۆ ئەو مادانە لە کۆتاییدا دەسووتێنرێن و لە ناو دەبرێن. ئەو مادانەی کە ئەمڕۆ دەسووتێنرێن بڕوو جۆرەکانیان بریتە لە ئەم شێوەی خوارەوە. مادەی کریستاڵ 398 کیلۆ و 305 غرام، مادەی هیرۆین 184 کیلۆ و 117 غرام، مادەی تریاک 147 کیلۆ و 919 غرام، حەشیش 5 کیلۆ و 938 گرام. هەروەها چەندین مادەی تر لەوانەش حەبی جۆراوجۆر کە بڕەکەی 45307 دەنگ حەبی جۆراوجۆر بووە، وەروەها مادەی تر کە بڕەکەی بە 74 کیلۆ و نیو غرام دادن. ئەو مادانەی دەستیان بەسەردا دەگیرێت دەبێت لە شوێنێکدا بسووتێنرێن کە پاشەڕۆکەیان هیچ زیانێکی تەندروستی نەبێت. کوورەیەکی سووتێنەر کە فلتەری هەبێت و پاشماوەکەی زیانی نەبێت و لە دەرەوەی شار ئەم کارە ئەنجام دەدرێت. لە ڕاستیە بوونی چەند شوێنێک گرنگ نییە، گرنگ ئەوەیە کە ئەم مادانە بە شێوەیەکی زانستی لەناو ببرێت، چونکە وەکو باسمان کرد ئەم مادانە هەر لە خودی مادەکە خۆی هەتا مەسەلەن پێکاتەکانیشی دوای ئەوەی کە لە ناوەچێ بۆ دووکەڵەکەیەتی یاخود پاشەڕۆکەیەتی ئەمە زیانی تەندروستی هەیە. بۆیە ئێمە لە ڕاستە ناتوانین لە هەموو شوێنێک ئەم مادانە بسووتێنین، واتە مەحرەقەی زۆر هەیە، ینی شوێنی زۆر هەیە بۆ سووتان، بەڵام بۆ ئەم ناوچێ لەبەرێک و باسمان کرد فلتەری هەیە ئەم شوێنە، ئەم مادانە دووبارە ناچێتەوە ناو ژینگە، هیچ زیانێکی نییە بەڵە بۆیە لە دەروی شاریش ئەم شوێنانە ئەم مادانە لە ناوە بین. مەترسیەکانی بەکارهێنان و ساختکردنەوەی مادەی هۆشبەر لە ناو مێردمنداڵان و گەنجان زیاترە. نەبوونی هۆشیاری و لێنە پێچینەوەی دایکان و باوکان لە منداڵان و تێکەڵبوونیان بە شوێنە نەشیاوەکان هۆکارن بۆ توشبوونیان. نەبوونی سزایەکی قورسیش بۆ بازرگانەکانی ئەم مادانە هۆکارێکی ترە بۆ زیاتر بازرگانیکردن پێوەی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.